سلااوان لێبێت من کۆڤان عەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم لە بەرنامەی باسی ڕۆژدا ڕۆژانە بابەتێکی گرنگی ڕۆژ هەڵدەبژێرین و لە باسی ڕۆژ گفتوگۆی لەسەر دەکەین و میوانمان دەبێت و لەسەر ئەو بابەتی ڕۆژ پرسیاری ئاراستە دەکەین و ئەو وەڵاممان بداتەوە. بابەتی ئەمڕۆ کە هەڵمان بژاردووە دیاردەی کوشتنە ماوەیە کە دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستاندا زیادی کردووە با بزانین هۆکارەکانی دیاردەی کوشتن چین لە هەرێمی کوردستان ئایا یاسا بەرکارەکانن یاخود یاساکان جێبەجێ ناکرێن یاخود سوڵحی عەشایریە کە هەندێک جار بە بەدیلی یاسا جێگەی دەگرێتەوە و کێشەکان لەوێەوە چارەسەرەکرێن یان چەکی بێمۆڵەتە یان هۆکاری ترن. ئەمڕۆ ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم و لەگەڵمان بن. من میوانێکم لەگەڵ دەبێت بۆ بەرنامەی ئەمڕۆی باسی ڕۆژ ئەویش بەرە سلێمان محسنە گوتەبێژی دەستەی مافی مرۆڤ کە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک سلێمان بەخێر بێیت. بەر لەوەی بسمە نێو پرسیارەکانم با بزانم ئەرچی دەستەی ئێوە چییە؟ تەنها دەرکردنی بەیاننامەیە یاخود بەڕاستی بە دوواداچوون بۆ کەیسەکان دەکەن؟ سپاس بۆ vê derfetê ku li ser babetekî giring danostandinê bikîne li Stûdiya Kurdistan 24 بەخێر بێ. زۆر سپاس بژیت. بابەتی دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ بابەتێکی چاودێریە سەر بابەتە ڕاوشا مافی مرۆڤ و هەر بابەتێکی گرێدایک و بژیانە مافی مرۆڤە گرێدای هەرێمە کوردستانê بەیاننامە و خۆلێت وشارکردنê ئەدگەل ئەو کەیسێت و پێویستە دیفچۆنێ بکەین شاندێت دەستێ بخوا جار هەبیە سەرۆکە دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ بخوا دیفچۆنە بابەتەوە کری بۆ نمونە کەیسێ سلێمانیە سەرۆکە دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ بخۆیە چوی لە هەولێرە دادگای لوان جهت کو پێدبینە ئەو پتری ئەوان کەیسێک و بنە کەیسێکی یە هەرێمی دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ دیفچۆنە ئەوان کەیسات کەتت گەل هەندێداژر جار هەیە ئەسکالات ومارت کرد مادە نوویسینگەیەت هەین سەرانسەر هەرێمە کوردستانی زا خوتە خانەقینێ ئەدگەل دیوانە دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ لە ڕێگا ئەوان نوویسینگەیەتمەیت بەحەس کردی سکاڵا بێنە تومارکردن هەر کەسێکی کو هەست پێ بکەت مافی هاتی پشێرکردێ مە دیفچوونە بابەتی سکاڵا تۆمارەکە بەڵێ وەکو پێدبینینە چیان بۆ چتان بۆ کردون دیفچۆنە ئەو بابەت تەنها بە دوواداچوونە جێبەجێکار دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ نینە بەس گەلک جرا ئیسرارمەیەکری بۆ ئەوان جهێت پەیوەندیدارن پڕێکا داواکارێ گشتی بتیانە پڕێکا دادگای بخوا بێت پڕێکاوان وەزارەتێت پەیوەندیدار بێت خۆشبەختانە هاریکار بینێت گەرمەدا ئەو بابەتێت و هەوڵدا یەت هاتینە چارەسەرکردن چشەکان چارەسەرکراون بەڵێ ئەم ساڵ چەند سکاڵا هەبووە ئەم ساڵ تقریبەن ئەم 6 مانگی ڕابردوو نزیکی 16 سکاڵا تومار بکراون لە دەستە و نووسینگەکانی دەستە 16 چەندیان چارەسەرکراون بەس ئەف ڕێژە و ئەم بەحسەتکین ئەف ئامارە ئەم بەحسەتکین بۆ هەرێمە کوردستانی ئامارەکە کێمەت ڤە بە پتر سکاڵە هاتمان تومارکردنە پڕێکە چاافکی کامیرا کوردستان 24 داخوازی شاوڵاتیەت هەرێمە کوردستانێتکین هەر جارێکە و هەست پێ بکەن مافیوانی پیشێل بیان و زارە ڕۆزیانێکە گەهشتێوانە شڕێ مافی مرۆڤ بە بچنە دوان نوویسینگەیەتمەیت سنوورێ وانە سکاڵای تومار بکەن بۆ هەندێک و مافیوان نەفەوتێک دوو هۆکارەکە چییە کە نایەن لە دەستەی ئێوە سکاڵا تومارکەمە ئایا متمانەیان نییە ئایا هەست ناکەن ئێوە کێشەکانیان چارەسەرەکان یان بە دوواداچوونیان بۆ ناکەن متمانە یا هەی گەلێک جارە یان ئێوە نەتانتوانیوە ینی شتێکی وا نیشانی خەڵک بدەن کە بەڵێ ئێمە دەتوانین کێشەکانتان چارەسەر بکەین گەلێک جارە پەیوەندی ڕاستە خوب بوومێت هاتی نشلایە ئەوە خەلکێک و گرتینە ئەکەر باوەری بدەستە سەربەخۆیە مافی مرۆڤ نەبی ئەو پەیامەنت گەاندن ئەو پەیوەندیە نەتکردن دویمەوەیک و ئەم دەست بکار بینێت دەستەیە مافی مرۆڤ دیف ئەوان بە کولین و دیفچوونێت مەکردین بوومە دەرکەفتە شڕیە نەهشیارکردنا کۆمەڵکە هێت مەجاالێ مافی مرۆڤیدا کەمتەر خەمی هەبیە لەوژە لەو ڕژی ئەو پلانە و دەستەیە سەربەخۆیە مافی مرۆڤ دانایی ڕاشنوێسە و ویمەوەی شڵە دەکەتە بۆرە جێبەجێکردنێدا
پلانێکە هەمە جۆرە توی مەجاالیدا بەشێکی وێ وشارکردنا کۆمەلگەیە بەگرێدایە و هێویدارین کەناڵێت ڕاگەهاندنێش دیتنامە کەم تەرخەم ببینێت توی مەجاالێدا و وەک پێدوی گرنگی ئەوی مەجاالێ مافە مرۆڤە نەدا تریا کەناڵێت هەرێمە کار و چالاکیتان کەم بووە یان دەستگاکانی ڕاگەاندن گرنگی پێنەداوە کار و چالاکی دویمەوە بوریدا کار و چالاکی بەردەوامەیەتکردین بەس گەلک جار هەبێ وەک پێدوی گرنگی پێنەدا کار و چالاکیەکان چی بوونە بۆ نمونە باس بکەین کار و چالاکیەتمەت مەجاالێ تەوعیەدا بیە مەجاالێ ئەو ماترسیل سەر کۆمەڵگەهی شڕیە مافی مرۆڤی دەزانم خۆتان کردوتەوە چیتان بەڵێ خۆڵمان کردووە لەگەل هەر دەهنویسینگێتمێت سنوورێ هەرێما کوردستانê خۆڵمێت بۆ بەکرین دیوانە دەستیا سەر بە خۆیان مافی مرۆڤ مەهاریکە هەماهەنگیت گەڕ ڕێکخراوێت بیانیمە خۆڵێت بەکرین یادداشتە تێکتی گەشتنێمێت هەینت گەڕ ڕێکخراوێت بیانی کودوی مەجاالیدا بشێن پشتەوانیەکە نیودەوڵەتی بینین مەجاالێ مادیدا بشین هاری کار بل پرۆژه دەستیا مافی مرۆڤ بکەن ئەم بشێن پتر خزمەتە ئەنجامیان هەبووە یان بەسەوە بۆ بڵێن خۆلمان کردوتەوە ئەنجام دوێ باوەی پرسیارش خەلکی خەلکی بەشداربی بکەن ئەنجام تاکید هەبیە بابەتی توشیارکردنێ ئەرکێ چەندە ئەرکێ دەسەیە مافە مرۆڤە بەست گەل هەندێ داژ ڕێکخراوێت مافە مرۆڤی کەناڵێت ڕاگەهاندنێ لایەنێت پەیوەندیدار گرنگە هاری کار بنێت گەلمەدا ئەوەکو مە پێ باش بی تڕێکا کەناڵێوەدا دیسەدا خازیژێ بکەین ئەو ڕێنماییت یاسا مافە بەدەستێنان نێزانیاریە گرنگە ئەو ڕێنمایە دەر بچن یاسایە دەرچووی ئەو ڕێنمایە دەر بچن گەلە کار ئاسانیە دیتر دێنەکردێت ئەدوی مەجاالیدا باش ئەو کەیسانی لای ئێوە تۆمار دەکرێن زیاتر لەسەر چینەوە ئەنی لە چڕوی بابەتت تند و تیژیە بابەتت ئازادیا ڕادەربڕینە بابەتت مەسەلێت تهدیدانە ئەوەن ئەوێت گرتینە ئایلێتوانە دەستە مافە مرۆڤ سکالای تۆمارت کرد هەیە چەندین مانگە نزیکی ساڵەکە دەستە سەرکردین دادگە بوونە هاتیەکردێ خۆشببختانە دویمەوەی بوریدا پتریا پازدەوان کەیسێت و دویا دادگە بێتەکردێ و تاخیر ببین مەپڕێکە دەستەیە سەر بەخۆیە مافی مرۆڤ ڕێکە سەرۆکە دەستەیە سەر بەخۆیە مافی مرۆڤ ڕاستەخۆ مەشیاوان سکالا بگەینین و ئەنجام هەبینێن زۆر باش بابێنە سەر ڕووداوی کوشتن هۆکارەکان چین هۆکار دیف ئەو لێکولی نتمەکردین و دەفمەوە بۆ دەستەیە مافی مرۆڤ بابەتێ چەند پەیام و بەیاننامەش هەبین مە هەست بەوان ماترسیا کردبی لەو ڕۆژمەدا خازش جێت پەیوەندیدار کرد و ئەو بازارێت چەکی نامینن لە هەرێما کوردستانە سانەهی دەستکەفتنە چەکی بۆ هەر تاکێکی فێ کۆمەلگەهێ ماترسیل سەر کۆمەلگەهێ بابەت سلحەت عشایری نەهشیارکردنا کۆمەلگەهێمە دیسە نەهشیارکردنا شڕویە گشتی وەکو پێدویل سەر یاسایەت هەرێما کوردستانی خەڵکە شارە زایل سەرنینە ئەف بابەتت هە هەمی سەبەب هەندێنە و با دیاردا کوشتنێ بەرەف زێدا بینێت شوێ لە هەرێما کوردستان ئەی یاسایەکان چۆنن هۆکارەکان یاسا بەرکارەکانن یان یاسا خۆی جێبەجێ ناکرێت یاسایەت هەرێما کوردستانێ نابێژم بێکەم و کۆرینە بەڵام شێوەیەکی گشتی یاسایەت زۆر باشن ئەمما جێبەجێکردنا یاسایەدا کەم تەرخەمی هەیە بۆچی بە دوواداچوونتان کردووەوە بۆچی کەم تەرخەمی کرێت دیفچوون ئەوە بابەت هەمتکەین بەس دەستەیە سەر بەخۆیە مافی مرۆڤ هەمجا ئەو دەسەڵاتە جێبەجێکار نییە بشێت ئەوێ یاسای جێبەجێ بەڵام دەشتوان هەر جەهەکی مە هەست پێکرە بێت وەکو پێویست یاسا جێبەجێ نەبووە ئەپنووسراوەکە ڕاستمی ئاراستە کردی ئەو مەترسیت و دیتنا دەستەیە مافی مرۆڤدا نەجێبەجێکردنا یاسایەدا هەنە مە بووی جێ پەیوەندیداریە ئەڕۆشتی تازە باس لاندێکیس کرد گوتت ینی دوا دەکەوتن بەڵام ئێمە چوین وامان کردووە کە زووتر دادگایەکە بەڕێوە بچێت بۆچی دادگایکردن ئیلا بە فشاری شوێنێک دادگایەکە بەڕێوە بچێت بۆچی خۆی لە کاتی خۆی مادام ئەکرا بکرێت بۆچی ئەو کاتە ناکرا وڵڵا پێویستە ئەوێ پرسیارە هینش ئەدادگەهی بکەن ئەمە دیف ئەم پرسیارە جەنابێتە کەیسێ شەهید بوون ئەوان دو مامۆستایەت پێشتر دەستێ بکوژێکی ئێکشوان سەبە باوە بی دیسا کەیسێ وێژ هەرگیرۆ ببی تاخیر ببی
دادگاه هزیکای یکلانه ببی شا ام هیویداری کەواتە دادگاکانیش بەشێکن لە کێشەکان بله و نەک دادگاه کان ئەو بڕیارانەی کە تەخیر دەبن ئەو کەیسانەی هەر کە تەخیر دادوەران دەبن بەڵێ و دادگاکان بڕیارەکان هەمووینە دەدەن. بەڵێ ئەوانەی کە تەخیر دەبن دەبنە سەبەبی ئەو کێشە و مەشەکلانەی کە هەن ئێوە ئەو گلەیە و گازندانەتان گەیاندووە بەڵێ دەستەیە سەر بە خۆیان مافرۆ پێشترش گوتم ڕێکان نوێسین و پەیامێت خۆمەیەت گەاندی و شاندێ ڕسمی سەرۆکە دەستەیە سەر بە خۆیان مافی مرۆڤ بخوا ئەف پەیامێت گەاندین جێت پەیوەندی دار سپاسی ئەوە جەهەتاتکین gelek جاراژی هاریکار بینێت گەلمەدا بەس دیارە دادگاهاش هەندێک مراعاتت هەیە بیا بە ئەو پرسیارەش وا بێتێکردنێ ئەو تەوزیحەکە باشتر لەسەر تاخیر بینەوە مڕعاتەکان چێ مادەم بە ئێوە پێتان گوتون بیکەن یان بە دوواداچونتان کردووە مادەم دەکرێت بۆ ناکەن ینی پرسیارەکە ئەوەیە ئەبێ ئەوەن وەڵامی بدەن کەواتەوانیش بەشێکن لە چێشەکە بەڵێ بەشێکن ئەیە من دەڵێم هەموویەنە بەس ئەو کەیسانەی کە تاخیر دەبن ئۆتۆماتیکیان کێشەیە کە نەبوو دادگا ئەگەر دواکە و دواتر چێشەی وەکو ئەوی دوو مامۆساکەی زانکۆ لێ دەکەوێت ئەگەر زووتر کێشەکان زووتر چارەسەر بکرێت بەڵێ بەس ئەوە مافی خەڵک بەڵام کێشێکی هەر زۆرە ئەگەر دوا بکەوێت دادگاییکردن هیچ منەتی تێدانی ئەوە مافی خەڵکە ئەبێ لە کاتی خۆی دادگا بکە بەڵام پێشێکی ئاسایی باڵێ مافێکی ئاسایی خەڵکە و ئەبێ بیکە پێشێلی شەکری ئەگەر نیکەم پێشێری دەکەن ئێوە بە دوواداچونتان کردووە خەڵک گیرا بێتن دواتر دەرچوبەتی چی لێسەر نەبووە تا ئێستا نەبووە تا ئێستا نەبووە لەو ماوەی کەمە لە دەستەی مافی مرۆڤم هیچ شتیوانە بووە دامەزراندنی دادگایەک تایبەت بە تونند و تیژی پێویستە چکە باس لەوەش دەکرێت دادگاکان ینی هەر جۆرە تونند و تیژیەک بێتن دادگاکانیش لەوانەیە بیانووی ئەویان هەبێ بڵێن سەرمان قاڵە و کێشەمان گەلێک زۆرە و سکاڵا زۆرە نەتوانن بەدەم هەموو سکالایەکەوە بە هەر شێوەیەک بێ نابێ بەو حەجمەی ئێستا تاخیر ببێ کەواتە زۆرە بە دیتنی دەستەی مافی مرۆڤ ئەوەی ینی زۆرترین ماوە چەند بووە هەبووە 14 مانگیش دادگای نەکرد 14 مانگ چاوەڕێی دادگایکردن بووە هەبووە 14 مانگ چاوەڕێی دادگە بووە دادگای نەکردووە بۆچی پێویان نەگوتووە هۆکارەکەی چی بووە جا هەر هۆکارێک بێ مهم مافی ئەو کەسێک کە لە زیندانە پیشێل بووە بە هەر هۆیەک بێ ئەبۆیا بیکە باش بۆ لەمە دوات تۆ گوتت ئێمە بە دوواداچوونمان کردووە گلەی و گای زندەکانمان گەیاندووە بۆ لەمە دوو ئەمانە چارەسەرکرێن هاوکار بوونە کە لە کەیسێکی بۆ لە سکاڵاتان لە چێت تۆمار کردووە لە گلی و گازندەکانتان گلی و گازندەکان دەنگیانڵا دێت ئەمە داواکاری گشتیمانە سپاسی دەکەی ئێوە گوتت ئێمە گلی و گازندەکانمان لەسەر دادگاکان گیاندۆتە لایانی پەیوەندی داروانە گیاندوتانە چێ شوێنێک دەگەل لە بۆ داواکاری گشتی ناردۆمانە بەڕێز وەزیری ناوخۆ زۆر جار هەبووە قسەما لەگەلی کردووە لەسەر هەندێکەی زۆر هاوکار بێ سوپاسی دەکەی بۆ دادگا خۆی زۆر دەرگای کراوە بۆ لە بۆ کەشاندی دەستە بشت دانوستاندن لەسەر ئەو شتانە بکەن هاوکار بوونە لەگەل دەستە باش بچینە سەر سڵحی عەشایری سڵحی عەشایری یەکێک نییە لە چێ شەهرە گەورەکان دژی یاسای هەرێم یاساکانی هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیە کەمەوەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لەگەلەوە نین بە ڕێگەی عەشایری سڵحە بکرێت دەرەنجامی سڵحی عەشایری کێشەیەکی وەکو ئەمڕۆی گەورە لێ دروست دەبێت ئەگەر دیقەتەوەتان کردە بەت باوکی کوڕەکە لە بەردەم ڕاگەیاندنەکان گوتی ئەمە سڵحی عەشایریمان کردبوو ئەو ئافرەتە لە بۆ کوڕی خۆی هێنابوو لە بەرامبەردا سێ ئافرەتی بەو ماڵە خۆی ئەم سێ ئافرەتە پێ بدەن ئەمە پشیلکردنی مافی مرۆڤە نابێ ئەو شتانە نابێ هەبێ دادگا بێ ئەو کەیسانە حەل بکرێت و ئەبێ یاسا سەروەر برد لە وڵاتە بە هیچ شێوەیە کەمە لەگەڵ سڵحی عەشایری هۆکاری ئەم سڵحە عەشایریانە بەشێک خەڵکان تەنانەت بۆ چارەسەرکردنی کێشەکان پەنا بۆ هەندێک شوێنە بن هەندێک پارەشیان پێدەدەن بۆ شوێنانێکە لەساس شوێنی سڵحی عەشایرین تاوکو کێشەکانیان بۆ چارەسەر بکەن ئەمانە بۆ بنبەر نەکراون ئەمە ئەبێ
خەڵکەکە وشیار بکرێت لەو مەجاالەی کە بە باسی دەکەین بێ خەڵکەکە تێبگێت لەوە زەرری زیاترە وەک لەوەی کە بیری لێ دەکەن بۆ دیوەخانێک ببن لە بۆ کوێخاوڵا و یا ماقول و ئەوانە ببن هەموو شتێک بە ڕێگەی ئەوانە حەل نابێت وەکو دەستەی مافی مرۆڤ دژێ ئەوەی هیچ شتێک بە ڕێگەی سولحی عاشایری حەل ببێت یاسا ئەبێ سەروەر بێتەوە بە ڕێگەی یاسا و دادگاکان هەندێک جار بۆ کوژ وایە لەوانەیە چەند ڕۆژێک لە سجن بێت و بە سولح کابرا ئازاد بکرێت چۆن ینی بۆ منە بۆ کوژ هەیە سولحی عاشایریان کردووە خەڵکەکە زیندانی نابێت پێشبین ناکەن شتی تر ڕووداوێتتر ڕوو بدەن ئەمانە دووبارە ببنەوە جا ڕووی داوە مادەم کەسێکی کوشتووە باندێک پارە حەلم کرد کەسێش کەش دەکوژم باندێک پارە تریش حەلیەکەم مادەم کەسێکی کوشتووە خۆی کێشەیەکی گەورە کەسێکی خۆت دەڵێ کەسێکی کوشتووە لەوە گەورەتر بەڵام بەرە درێت ئەمە لە ڕێگەی چی بووە لە ڕێگەی سولحی عاشایری بووە لەگەڵ چی کە عفوی کردی ئەوانی شوێن سکالای خۆیان کشاندووە ئەبێت خەڵکەکە ئەی حەقی عام لێوەری دەگرن حەقی عام دادگا لێیان وەردەگرێت حەقی عامەکە چییە؟ بڕواناکەم هەبوت لە هەرێمی کوردستان کە دادگا لێ خۆش ببێت لەو مافەی کە وە خۆ دەڵێ مافی گشتیە دادگا لە بۆ تەحدیدی دەکات جا هەر کەیسێک جیا لەگەڵ ئەوەی تر دادگا چەند مافی گشتی لە بووی تەحدید بکەن ئەو مافە دادگاکان لێ خۆش نابن ئەگەر کەیسی حەزەکەی مافە گشتێکە چیە ئەگەر کابرا ئازاد کرا لەو زیاتر چی نەکەنە لە مافی گشتی ناتوانن ئازادی بکەن ئەگەر مافی گشتیە بۆ نمونە یەک مانگە یەک ساڵە دو ساڵە چەند ساڵە لەو مافی گشتیە بێ لە ناو زیندان بێ ئەگەر کەیسێکی ئەوە هایە حەزەکەین پێمان بڵێن ئەگەر هەبێت پێمان بڵێن بۆ ئەوەی بە دووەداچوونی ئەو کەیسە بکەین ئەگەر دادگا لە مافی گشتی خۆش بۆ بێت لە کەسێک ئەنی کەس نەبووە ئازاد بکرێت هیچ سکالایەک لە بۆ منە هاتیە ئەخر سکاڵیان لە ئێوە تۆمار نەکردووە گەنا هەیە ئەگەر لایەن گوشت تۆمار کردەوە بفەرمۆ بیدەن ئەوانەیە ئێستا لە دەستگایکی ڕاگەیاندنی نەتوانێت زۆر قسە بکەین ئەگەر ناکی دوای تۆش بزانی ئەمە حاضر بزانی دوای عاشایری خەڵک بەرە درێت ئەمن دەڵێ ئەوە چشێکی هێرە گەورەیە من باسی ئەوە دەکەم کە بابەتێک چوو بێتە دادگا بۆ بێتە کێشەیەکی دادگا بە سولحی عاشایری سولحیان کردبێت و ئەو کەسەیان و سکالای خۆیان هێنابێت گوتمە ئەمە سکالەمان نییە بەڵام ئەبێ هەر مافی گشتی لێوەر بگرێت دادگا بەڵام ئەگەر کەیسێک نەچوو بێت دادگا و دادگا نەیزانی بێت لە ماڵی و سولحی عاشایری حەلی کردبێت ئەوە نە خەتای دادگا و پێ دەزانێت پۆلیس هەر پێ دەزانێت تۆ کەسێک بکوژی قابلە پۆلیس نەیزانێت کە کەسێک کوژراوە ئەبێ ئەوە ڕاستەی پۆلیس بکەن ئەگەر ئەو کەیسانەش هەیە ماڵباتی ئەوانە بێنە لای دەستەی مافی مرۆڤ داوات سکالا تۆمار بکەن بە دوواداچوونی لە بۆی دەکەن و لە کەسیش خۆش نابین ئەوەی ڕاستە بە دوواداچوونی لە بۆی دەکەین ئێوە بۆ سولحی عاشایری پرۆژتان هەیە کە نەمێنێت پڕۆژتان کردووە پڕۆژە بە من ڕناواست بەکو دەستەی مافی مرۆڤ بەڵام ئەمە دژانتان چیە ئەمە دژی ئەوەین لە ناو پلانی دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ دەستەکەی ئێوە تەنها کاری دەرکردنی بیان نامەیە کی وا دەڵێت خەڵک وا دەڵێ ئەوە ڕای خەڵکە و ڕێز لە ڕای خەڵک دەگرین من دەڵێ وەکو دەستەی مافی مرۆڤ ئێوە دیاردەی سولحی عاشایری بنبڕ بکەن ئەمە دەسەڵاتی دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ بە دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ چاودێری ڕەوشی مافی مرۆڤ دەکات ئەوانەی شوێنی بڕیاردەرن و جێبەجێکارن ئەبێ ئەو پرسیارەی جەناب دەکەنە ئەو داوای دەکەیت پێکەوە لەو شوێنانە بکەین ئەمما دەستەی مافی مرۆڤ لە ماوەی ڕابردوو گوتم کە خۆلی تەوعیەمان کردووە بە دوواداچوونی کەیسی ئەو کەیسانەمان کردووە هەموو ئەو سکالانەی کە لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ تومار کراوەن بە دوواداچوونمان کردووە ئەنجامەکەشمان بە خەڵکەکە گوتیە ئەوەی کە سکالای تومار کردووە یەک دوو سێ ئەوە ئەنجامی ئەوە ئەی پلان و پرۆژیان ئێوە ناتوانەمانە بکەن پلان و پرۆژە بۆ ناڵێم ئەمە کە پلان و پرۆژەمان هەیە لە چوارچێوەی ئەو تەوعیە هەیە مەسەلەی سولحی عاشایری بەشێکە لە چوارچێوەی تەوعیەی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە بۆ چ دەکەین لە بۆ کۆمەڵە خەڵکێک دەکەین خۆناتانی لە بۆ هەرێمی کوردستان هەمووی بکەین وەنیە لە ڕێگەی بەرنامەکانی تیڤ پەیامان بیدەن لایانی پەیوەندیدار بڵێن کاکە ئێمە لەگەڵ ئەوەی نین سولحی عاشایری هەبێت دامانە خۆدا لە هەر پەیام و نووسراوە ئیشی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کەواتە کردومانە کە کردومانە لەسەر ئەو خەڵکە لەسەر ئەو شوێنە دەمێنێت کە شوێنێکی جێبەجێکارە ببیکە ناشوان پرۆژە بدەنە پەرلەمان
دەتوانین بۆ ناتوانین دەتوانین ئەوە ئەگەر پرۆژەیەکی سەرکەوتوو بێت لە مەسلحەدا بێت دەتوانین بیدەنە پەرلەمان دەتوانین بیدەنە حکوومەت دەتوانین بیدەنە داواکاری گشتی دەتوانین بیدەنە دادگار هەموو شوێنێک کراوە داوتانە پەرلەمان بەڵێ پرۆژە هەبووە کەیس هەبووە پەرلەمان داوای کردووە کە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لژنەیەک پێک بێنین و بە دوواداچوونی کەیسە بکەین لژنەمان پێکهێنەوە بەڕێوەبەری گشتی یاسا و مافی مرۆڤمان کردیە سەرۆکی لیژنە بە دوواداچوونی کەیسەکەی کردیە ئەنجامەکەمان لە بوو مە بەستم لەوێ پێشنیازێک بێ پرۆژە یاسایەک بێ هەر شتێک بێ بیدەنە پەرلەمانی کوردستان بڵێن ئێوە بیکن بە یاسا ئێمە لەگەڵ ئەوانین سڵحی عشایری نەمێنێت لەو مەجاالە نەماناردووە بەڵام بە فەرمی سەردانی بەڕێز سەرۆکی پەرلەمان و جگیری سەرۆکی پەرلەمانمان کردیە لەسەر هەندێک یاسا کە تێبینیمان هەبوو ئەوانش بەسینگێکی فراوانگوتی هەر یاسایەکی کە ئەنگوو تێبینی لەسەر هەیە دەتوانن بە یاداشتێکم بە نووسراوەتەوەی سڵحی عشارش دەتوان پرۆژیان بدەنێ و بیکەنە یاسا لە سەراوان دەمینێ دەکەنە یاسانە بەڵام ئەمە دەتوانین پرۆژە ئەی بۆ نەتاندا ئەمە بۆ نمونە خۆت دەڵێ یەکێک لە کێشەکان سڵحی عشایریە کەواتە بۆ پرۆژتان نەداوتاوە کە پلانمان هەیە پلانەکەی دەستە تەواو بووە کە بشتە بواری جێبەجێکردن یەکێک لەو خاڵانەی تێدا بابەتی تەوعیە لە ناو تەوعیە بابەتی سڵحی عشایری لەسەر دیاردەی کوشتن و ئەو شتانە ئەمە یەک پاگێجە کە ئەوە تەواومان کرد خۆی بێ کۆنفرانس هەبێت هەندێک دیبیت هەبێت هەندێک بە دوواداچوونی مەدانی بکەین بۆ ئەوەی کە بتوانین شتێکی ڕێکۆپی خەڵکی مختەس لە ڕووی یاسا لێ پەشێمان نەبنەوە نەک لێ پەشێمان نەبن ئەوەی ئەمە بنێرین ئەوەی ئەمە بنێرین ئەوەی مطلق نییە خۆیان وەکو پەرلەمان لە سەریدا دەنیشن ئەوەم بڕیار دەدەن کە بە کەلکی دیت یان دەوڵەمەندتری دەکەن پلانەکەتان بۆ نمونە چی لە خواگرێت پلانێکی گشتگرە لە مەسەلەی بابەتی وەشارکردنەوە بە ئام ئەو بابەتانەی کە بە ڕەبتە بە گیراوان تەخیربوونی دادگاکانە مەسلەی دەوراتی ڕاهێنەرە کە لە بوو نووسنگەکانی خۆمان بکەن خۆیان ببنە ڕاهێنەر بتانن لە مەجای خۆیان وانە شت بدەن بە ئەم لە ڕێگەی پەروەردە بۆ هەندێک قوتابخانە کە هەبووە ئەسپاسی وەزارەتی پەروەردەشکن کە هاوکار بوون لە زۆر جار لە ناوەندەکانی خوێندن دەستەی مافی مرۆڤ بتوانیە لەگەڵ مامۆستا و قوتابی ئەوانە سمینار وانە پێشکەش بکەن ئەو شتانە هەمووی سەبارەت بۆ کەم و کوڕیانێکە لە یاساکاندا هەیە ئەوانەش هیچ شتیا جێگایتیا بۆ ئەو یاسانەی کە ئەڕابتن بە مافی خەڵکەوە ئەگەر هاتوو تێبینیمان هەبت لەسەری خەڵکی مختەسی یاسا ئەوانەی کە شارەزان دێنین لە دەستە بە وەرکشۆپێک بە دیبیت و ئەوانە ئەو تێبینیانەی کە هەن لە کۆتایی کە دەبنە ڕاستپاردە ئەو ڕاستپاردانە بە نووسراوێک دەتوانێت لە بۆ پەرلەمان بنێرین و ئیشی لەسەر بکەین هەندەری هەرە سەرەکی چییە بۆ ئەو دیاردەی کوشتن و ئەمانە ئەوەی ئێوە تێبینیتان کرد وەڵڵاهی بە ئاسان دەستکەوتنی چێ بووە ئەمە لێرە سپاسی پەیامێکیشمان هەبوو کە مە پێشوازیمان کرد لە بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزارەتی ناوخۆی ڕاستپارد بۆ ئەوەی شوێنانەی بازاری چەکە نەهێلن لە مەودووە بە شێوەی مەفرەزەوەوان لە ناو شارەکانی هەرێمی کوردستان ئەو چەکانەی بێموڵەتن لیانوەری بکرن ئەمە دەستخوشی لێ دەکەین ئەمە بڕیارێکی زۆر زۆر لە جێ خۆی بوو وەکو دەستەی مافی مرۆڤ پەیامێکمان بەو بوونەوە دەرکردیە ئەی ئەو کەسانێک کە مۆڵەتی چەچیان هەیە چکە زۆر جار هەیە لەوانەیە بە واستە و واستەکاریش مۆڵەتی چەکەڵگرتن هەبێت ئەگەر پەیامی بەڕێز وەزیری ناوخۆ ئەو هەڵدەوەشێنرێنەوە ئەوانەی پێش و بەڵێ ئەوانەی پێش و هەڵدەوەشێنن و جارێکی تر بە شێوەیەکی تر ئەوە دەکەن بڕوا ناکەم ئەوە بمێنێت ئەوەی بە مەسەلەی واستە کاری بمێنێت چونکی پەیامی وەزیری ناوخۆ هەمووی بینی دڵنیام لەوەی کە ئەوە نامێنێت بەڵام داوایەکمان هەیە لە وەزارەتی ناوخۆ لێرە داوایەکمان هەیە لە وەزارەتی ناوخۆ لەسەر مەسەلەی کە یاساکە تەواو بووە ئەبێ ڕێنمایی دەربچێت بۆ ئەوەی یاساکە جێبەجێ ببێت کە ئەو ڕێنماییانە دەرەکەن هیوادارن ڕاوێژ هەبێت لەگەڵ دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و هەندێک تون بکرێن بۆ ئەوانەی کە مۆڵەتیش بە خەڵک بدن هەموو بەسانی مۆڵەت نەداڵێ لە ڕێنماییەکان دەتوانن هەندێک تونتر بکەن ئەی بۆ منە ئەوانەی کە لە سلکی ئەمنیا کار دەکەن پێشنیار کراوە تەنها لە کاتی ئەرکا و چەکەیان پێبێت لە یاسا تەزبیتی کردووە لە کاتی ئەرک
چەکی لەگەل دەبن کاتی تەواو بوون لە لایە نامینن هیوادارم بتانن ئەوە جێبەجێ بکەن یاساکە یاسایەکی ڕێکوپێکە بەڵام گرنگە چۆن جێبەجێ بکەن بۆ هەموو هێزە ئەمنیەکانە یان بەس شوێنێکی دیاریکراوە بۆ هێزی ناوخۆ ئاسایش و پێشمەرگەوە هەمویانە باش بازاری چەک کە نەمێنێ ئەم دیاردەیە کۆتایی دێت ئەم دیاردە کۆتایی نایێت بەڵام ناتانن ئەوها بە ئاسانی دەست دەبێتە شوێنێکی شارەوە ئەوانەی کە لە ناو یاساکە باسی بازرگانی کردن بە چەکیشی کردووە کە عقوبەی چییە ئەمە ئیتر دەبێتە ڕێگریەکی باش جێبەجێکردنەکەی مادەم یاساکە باش یاساکە ئەگەر جێبەجێ ببێت ئەو واستەکاریە نامێنێت کە بۆ نمونە تاجرێکە دەستی بەرپرسێکی لە پشت بێ چاکیش بفرۆشت و دەستگیری نەکەن ئەمە یاسا جێبەجێ ئەگەر یاسا وەک خۆی جێبەجێ ببێت ناڵێم ئەم دیاردە بمبەر دەبێت بەڵام زۆر کەم دەبێت بەڵێ سپاس بۆ بەرە سلێمان محسین گوتەبێژی دەستی مافی مرۆڤ کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابێت